ئەم مۆبایلە لەبەردەستی ئێمە نوێترین مۆبایلی کۆمپانیای ریەلمیە و یەکەم مۆبایلە لە جیهان کە بەپێی بارودۆخ و کەشەوە ڕەنگی کەڤەری پشتەکەی دەگۆڕێت و شتێکی تایبەتە. بێگومان خاوەندایەت لە 3 دانە کامێرا دەکات کە هەر 3 دانە کامێرای بەهەستەوەری کۆمپانیای سۆنیە و 3 دانە فلاشیش و باتریێکی قەبارە گەورە لە جۆری سیلیکۆن کاربۆن و چارەسەرکەرێکی کۆمپانیای سنابدراگۆن و جگە لەمانە ژیری دەستکردێکی ناوازە و ڕوونمایکی تایبەتیشی لەسەرە. بێگومان ئەم مۆبایل ئێستا لە بەردەستی ئێمەیە پێداچوونەوەیەکی ژیر و تەواوی بۆ دەکەین و سەرجەمدۆخەکانمان لە ڕووی کامێرا و لە ڕووی چارەسەرکەرەوە تاقی کردوێتەوە و پاش کەمێکتر دەگەڕێنەوە وڵاتان. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە بوو. هیوادارم بەدڵتان بێت و سڵاوی خوای گەورەتان لەبێ. من مەسوول باسم لە تێکڵەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم. پشتیوان بە خودای گەورە لە ڤیدیۆیەکی نوێ پێداچنەوەیەکی نوێ بە مۆبایلێکی ناوازەی کۆمپانیای ریەلمی هاتینە وڵاتان و خوددا و دەرفەتەی پێداین و تەمەنیشی درێژ کردین و ئینشاڵڵا درێژتریشی دەکات بۆی لەگەڵەوە بین بۆ ئەوەی پێداچنەوەی ناوازە و بەرهەمە تەکنۆلۆژیەکان ڕڤیو بکەین و بۆ ئەوەی خۆشەویستی بخەینە ڕۆ. بێگومان مۆبایلە ئەمڕۆمان مۆبایلێکی زۆر ناوازەیە کە هی کۆمپانیای ریەلمی کە ریەلمی 14 پرۆ پلەسە. یەکەم مۆبایلە لە جیهان کە بەپێی بارودۆخ ڕەنگی کەڤەرەکەی دەگۆڕێت و هەشتێکی زۆر ناوازەیە. دواتر بە تەواوی دێنە سەر باسی ئەم تایبەتمەندی کە لەم مۆبایلەدا هەیە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازەیە. ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستی ئێمە ڕیڤیومان کردووە و پێداچنەوەمان کردو ئەزمونیشمان کردووە و لەلایەنی کامێرە و لەلایەنی چارەسەرکەر و لە ڕووی باتریشەوە هەموو دۆخەکانمان تاقی کردوێتەوە بۆ ئەوەی بتوانین سەرجەم سەرنج و تێبینیەکانی خۆمان لەسەر ئەم مۆبایلە بۆی خۆشەویست بخەینە ڕوو و پێشتان بڵێن کە مۆبایلە لە چاو نرخی خۆیدا شایانی کڕینە یاخودنا. بێگومان مۆبایلەکە دیزاینێکی زۆر جوانی هەیە و ڕەنگەکەشی ڕەنگێکی تایبەتە. دەتوانین بڵێن ئەو ڕەنگی لە بەردەستی ئێمە تێکەڵەیەکە لە ڕەنگی سپی و هەروە گۆڵد بە کاتێکیش ڕەنگەکەی دەگۆڕێت. ڕەنگەکەی شینێکی لەگەڵ تێکەڵ دەبێت کە شینێکی هاوشێوەی بەفرە و زۆر جوانە و دیزاینەکەی دیزاینێکی زۆر جوانە. مۆبایلەکە لە هەردوو بەشی پێشەوە و دواوەیدا هەز بە چەمانەوەیەکی زۆر کەم دەکەین و لە لاکانیشیدا هەر چوای لایدا چەماوەیەکی زۆر هەیە کە ئەمە ژوا دەکات مۆبایلەکە لە کاتی بەکارهێنان یاخود لە نێو دەستەکانماندا ئاسوودەیەکی تەواومان پێ ببەخشێت و چێشی مۆبایلەکەش چێشێکی قورس نییە، تەنیا 194 گرامە و ئەستوریەکەشی 8.3 میلیمەترە. بێگومان لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە کەڤەرێکی شێوە چەماوە دەکات لە لاکاندا و بازنەیەکمان هەیە لە پشتەوەدا کە 3 دانە کامێرای تێدا جێگیر کراوە کە سەرچەکەی 50 مێگاپیکسلە و هەروەها بوونی 3 دانە فلاشە کە ئەم فلاشانە شتی ناوازی پێدەکرێت و زۆرمان تێز لەسەر ئەم فلاشە کردووە لە دۆخی ڕووناچی نزم. دواتر دێنە سەر باسی ئەمیش. بێگومان لە بەشی لاکانیدا دوو دوگمەمان هەیە. لە بەشی لاڕاست دوگمێڵکردن و کوژانەوە و دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە. لە بەش سەرۆژدا دوو دانەمایەک بوونی هەیە و ئایار بلاستەریش بوونی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرە تەلەڤیزیۆنەکانی نێوماڵ بەکاردێت و لە بەش چەپمان هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێک بوونی هەیە و هەروەها دەرچی بارگایکردنەوە شێوە تایپسیمان هەیە و هەروەها خۆشبەختانە مۆبایلەکە خاوەندارەتی لە دوو دانە بڵنگۆ ستریۆ دەکات کە ئەمەش وا دەکات کە مۆبایلەکە لە ئاستی دەنگدا دەنگێکی زۆر ناوازەمان پێ ببەخشێت. بێگومان لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی نیمچە چەماوە دەکات. دەتوانین بڵێن لە لاکانی کەمێک چەماوەیە، ناتوانین بڵێن تەواو تەختە و لەگەڵ لاکانی کە بە هەمان شێوە چەماوەیە و لەگەڵ پشتەکەشی کە بە هەمان شێوە چەماوەیە. ئەمە وای کردو دیزاینێکی زۆر جوان بدات بە مۆبایلەکە و لێواری مۆبایلەکەش لە هەر چوار لایدا لێوارێکی زیاتر چەماوەی هەیە. ئەمە ژوا دەکات ئاسوودەییمان پێ ببەخشێت و مۆبایلەکە لە کاتی بەکارهێنان لە نێو دەستەکانمان قورس نەبێت و بێزارمان نەکات. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەمیانەوەی کە چێشی مۆبایلەکەمان تەنیا 194 گرامە و هەروەها 8.3 میلیمەترە و جگە لەمانە باتری مۆبایلەکەشمان سیلیکۆن کاربۆنە کە ئەمەش وای کردووە کە چێشەکەی سوک بێت و لە ڕووی ئەستوریشەوە ئەستوریەکەی کەم بێت کەمانە هەموو هۆکارم بۆ ئەوەی مۆبایلەکە لە کاتی بەکارهێنان ئاسوودەیەکی تەواومان پێ ببەخشێت. و کامێرە سەلفێکەشی لە بەشی سەرەوەی ڕوونماکەماندا جێگیر کراوە. دواتر دێنە سەر باسی کامێرا سەلفێکەشی. لەبەر
ئەوەی ڕوونمای مۆبایلەکەمان ئۆلیدە کە زیاتر لە 1 ملیار ڕەنگە و 6.83 ئینجە کە توانێنی ببنەوە ڕوونمای مۆبایلەکەشمان 120 هێرتزە و تێکرای بەرزی چڕی پیکسلەکانیشی 450 ppi و هەروەها تێکرای بەرزی ڕۆژنای ڕوونماکەش لە کاتی بەکارهێنان لە بەر ڕۆژ دەگاتە 1500 نیتس و ئەمانە هەموو وای کردووە کە ڕوونمایەکی زۆر تایبەت لەسەر ئەم مۆبایلە بێت و ڕەنگەکانی ڕەنجی زۆر تایبەت بن و هەروەها تایبەتمەندی PWM دیمینجیشی هەیە کە 3480 هێرتزە کە ئەمەش وا دەکات هیچ چیشکێکی زیانبەخش لە ڕوونمای مۆبایلەکەمان دەرنەچێت و پارێزگاری لە چاوەکانمان بکات و زیانی بۆ چاوەکانمان نەبێت. بێگومان مۆبایلەکە چەند بڕوانامەیەکی هەیە کە بڕوانامەکانی بڕوانامەی نێشکانن و هەروەها خاوەندارێتی لە پێوەی IP68 و IP69 و IP66 دەکات کە ئەمەش وا دەکات مۆبایلەکە لە نێو ئاودا بەرگەی زۆر بگرێت و ئاوی تێنەچێت و بەبێ منەت و بەبێ کێشە لە نێو ئاودا بەکاری بهێنیت کامەش تایبەتمەندێکی گرنگە کە لە مۆبایلەدا بوونی هەیە. چارەسەرکەری مۆبایلەکەمان چارەسەرکەری کۆمپانیای سنابدراگۆنە کە 7AC9 سێمە کە 4 نانۆمەترە بە ڕایاڵی 5G و یەکەی ڕێخەری گرافیکەکەش ئەدرنۆ 700 و هەروەها مۆبایلەکە لەبەرەوەی ڕوونماکەی OLED 120 هێرتزە لە خۆشبەختانە لە یاری PUBG مۆبایل و لە Call of Duty 90 FPS تاوامان دەدات و ئێمە تاقیکردنەوەمان لەسەر کردووە و FPSەکەشی تەواوە 90 FPS تاوامان دەدات کە مشتێکی ناوازەیە کە لە مۆبایلەدا بوونی هەیە وەجگە لەمانە لە کۆمەڵێک یاریتر 120 هێرتزمان دەداتێت کە یاخود بڵێن 120 FPSمان دەداتێت کە مشتێکی ناوازەیە. بێگومان مۆبایلەکان نابێ ئەو لەبیر بکەین خاوەندارێتی لە ژوورێکی ساردکەرەوە دەکات کە ژوورێکی هەڵمینی ساردکەرەوەیە کە 6000 میلیمتر دووجایە کە ئەمەش وا دەکات مۆبایلەکە لە بەرزترین ئاستیدا پلەی گەرمیەکەی جێگیر بێت و وەگەرم نەبێت کە ئەمەش سوستی و چالاکێکی باش دەدات بە مۆبایلەکە لە کاتی بەکارهێنانی زۆر. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازەیە لە ڕووی باتریشەوە مۆبایلەکەمان باتری مۆبایلەکە قەبارەی زۆر گەورەی هەیە کە 6000 میلی ئەمپێرە بەڵە 6000 میلی ئەمپێر بەتوانای بارگایی بوونەوەی 80 وات کە لە سفرەوە بۆ 150 بە 24 خولەک بارگاوی دەبێتەوە. بێگومان جۆری باتری مۆبایلەکەشمان سیلیکۆن کاربۆنە کە ئەمەش وای کردووە مۆبایلەکەمان ئەستوریەکەی زۆر نەبێتەوە لە ڕووی قەبارە و کێشیشەوە کێشەکەی سووک بێت. دەربارەی کامێرای مۆبایلە کە بەشێکی گرنگی باسەکەمانە بێگومان کامێرای مۆبایلەکە کامێرایەکی ناوەزایە لەبەر ئەوەی سێدانە کامێرای لەسەر بەکار هاتووە هەر سێدانە کامێرە شەستەوەری کۆمپانیای سۆنیە کە لە ڕۆی ڕەنگەوە ڕەنجی ناوازەیە و هەروەها وێنەکانیشمان کوالیتیان زۆر بەرزە و ئێمە لە گشت دۆخەکاندا تاقیکردنەوەمان پێ کردووە و دەتوانین بڵێن شتێکی زۆر ناوازەیە و لەو دۆخانەی کە ڕووناچیشتیدا کەمە ئەنجامی زۆر باشمان دەداتێت لەبەر ئەوەی خاوەندارەتی لە سێدانە فلاش دەکات کە ئەمەش وا دەکات لە دۆخە ڕووناچی ئازنزمەکان ئەنجامی زۆر باشی وێنەمان بدایێت بە تایبەت لە دۆخی پۆرترێت. بێگومان کامێرای سەرەکی مۆبایلەکەمان 50 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX882 کە سێ ئۆپتیکال زوومە دەتوانێت تاکو 120 ئێکس زوومیش وێنەی پێ بگریت بەڵام لە دۆخی 120 ئێکس زووم دەتوانین بڵێن وێنەکانی تۆزێک تەڵق دەبێت بەڵام تاکو 30 ئێکس زوومیش پێش کێشەی نییە و ڕوونی وێنەکانمان زۆر باشە. بێگومان پشتگیری لە یاخود بڵێن خاوەندارێتی لە تەکنۆلۆژیای ژەلەرزینە قاوەڵەیی دەکات کە OIS-ە کە ئەمەش وا دەکات لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن هیچ لەرزینێکی نەبێت و هەروەها دەتوانی ڤیدیۆگرتەی پێ تۆمارکەی بە ڕوونی 4K و 30 فریم لە چرکەیەکدا و کامێرە دوومیشەوە بە هەمان شێوە بە ڕوونی 50 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX896 و بە هەمان شێوە تەکنۆلۆژیای OIS ژەلەرزین لە قاوەڵەی تێدا جێگیر کراوە. کامێرەی سێمیشمان بە ڕوونی 8 مێگاپیکسلە کە جۆری ئەڵترا وایدە بۆ وێنەی گۆشە فراوان بەکاردێت کە بە هەمان شێوە لە بەش پشتۆشدا خاوەندارەتی لە سێدانە فلاش دەکات و ئێمە تەواوی دۆخەکانمان پێتاقی کردوتەوە لە دۆخی ئەڵتراواید و هەروە لە دۆخی 1x 2x و 3x تاکو 30x و 120xشمان تاقی کردوتەوە و دەتوانین بڵێن ئەنجامی زۆر باشمان دەداتێت و لە دۆخی پۆرترێتیشدا بە هەمان شێوە 1x و 2x و 3xمان تێست کردووە کە ئەمانیش بە هەمان شێوە ئەنجامی زۆر باشمان دەداتێت و لەو دۆخانەی کە ڕووناچی تێدا کەمە لەبەرەوەی مۆبایلەکە خاوەندارەتی لە سێدانە فلاش دەکات و دەتوانی بە ئارەزوی خۆت ڕەنجی فلاشەکە لە ڕەنجی سپی بۆ زەرد و دەتوانین ڕەنجی گەرم و سارد دەستکاری بکەیت و بەپێی ئەو دۆخەی تێدایەتی و ئەمەش وا دەکات باشترین ئەنجامی وێنەمان بداتێت بە بەراورد بە براندەکانی تر و بەراورد بەو براندانەی کە فلاگشیپ یاخود مۆبایلی ئازبەرزیان هەیە. ئەم مۆبایلە زۆر ناوازەیە بۆ ئەو دۆخانەی کە دەتوانین بڵێن ڕووناچی تێدا کەمە لەبەرەوەی خاوەندارەتی لە سێدانە فلاش دەکات و بە ئارەزوی خۆشت دەتوانی دەستکاری فلاشەکەی بکەیت و گەرم و ساردی فلاشەکە دەستکاری بکەیت بۆ ئەوەی باشترین ئەنجامی وێنەمان بدات
بداتێت لە دۆخی ڕووناچی نزمدا. بێگومان لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕوونی 32 مێگاپیکسل و بە هەمان شێوە دەتوانێت لە دۆخی گۆشەفراوانیش وێنە بە کامێرا سەلفیەکەی بگرێت و کامێرا سەلفیەکەشمان تێست کردووە ئەنجامی زۆر باشمان دەداتێ. مۆبایلێکی زۆر باشە و ئەوەی جێی سەرنجە دەتوانم پێتان بڵێم مۆبایلەکە خاوەندارەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای ڕێلمی دەکات کە ڕێلمی وایە و بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 15 و هەروەها ژیری دەستکردێکی ناوازە لەم مۆبایلەدا تێکەڵ کراوە و جێگیر کراوە کە دەتوانین بڵێن لە ڕووی چستی و لە ڕووی تواناوە توانایکی زۆر باش دەدات بە چارەسەرکردەکەی بە هاوکاری ژیری دەستکردەکەی و هەروەها لە ڕووی گەیمیشەوە FPS-ێکی جێگیرمان دەداتێت لەو یاریانەی کە دەتوانین بڵێن ئاستیان بەرزە یاخود ئەو یاریانی کە تۆزە قورسن و گرافیکیشیان بەرزە و لە ڕووی دەستکاریکردنی وێنە و لە ڕووی سیستەمەوە ژیری دەستکردێکی زۆر ناوازەیە دەتوانێت سوودی لێ ببینین بۆ تەواوی دۆخەکانی گەڕان لە نێو ئینتەرنێت و لابرنی تەنەکان لە نێو وێنەکاندا کە ژیری دەستکردێکی زۆر ناوازی تێدایە و بە هاوکاری گۆگل جێمێنای دەتوانین سوود لە تەواوی ژیری دەستکردی مۆبایلەکە ببینین و مۆبایلەکە ژیری دەستکردەکەی هاوکاریشی دەکات بۆ کەم خەرجکردنی وزەی کە ئەمە ژوای کردووە کە باترێکی قەبارە گەورە بێت و کەمترین وزەش خەرج بکات. لە ڕووی بەشی پشتۆشدا با ئەوشمان لەبین نەچێت مۆبایلەکە کەڤەرێکی ناوازەی تێدا بەکار هاتووە و تەکنەلۆژیایکی نوێش تێدا بەکار هاتووە کە لە دۆخی ساردی 16 پلەی سیلیز یاخود بڵێن کە هاتێک دەیخێنێ و ئاوێکی سارد ئەوە ڕەنجی کەڤەرەکەی پشتی دەگۆڕێت و ئەگەر دۆخەکەی ئاسایی بێتەوە یاخود ئاوێکی گەرم بە کەڤەری پشتەکەی دابکەین ئەوە کەڤەری پشتەکەشی دۆخەکەی یاخود بڵێن ڕەنگەکەی دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی و لە دۆخە ساردەکەیدا تێکەڵەیەک لە ڕەنجی جوان دروست دەکات لە نێوان ڕەنجی سپی و زەرد و ڕەنجی شینە کە شتێکی زۆر ناوازی و ئێستاش دەیبینن کە ئەمەش یەکەم مۆبایلە لە جیهاندا کە ئەم تەکنۆلۆژیا و ئەو شتەنوێی تێدا بەکار هات بێت کە ڕەنجی کەڤەرەکەی پشتی بە پێی وەرزەکان یاخود بە پێی دۆخی ساردی و گەرمی بگۆڕێت و دەتوانین بڵێن جێگەی دەستخۆشیە لە کۆمپانیای ڕێلمی بۆم داهێنانە نوێیە. مۆبایلەکە ئەوەی وار لێ دەکات بیکرد بوونی 3 دانە فلاشە و هەروەها 3 کامێرایە بە 3 هەستەوەری کۆمپانیای سۆنی و هەروەها باتێکی قەبارە گەورە لە جۆری سیلیکۆن کاربۆن و جگە لەمانە ڕوونمایکی ئۆلید کە لە ڕۆی ڕەنگەوە ڕەنگێکی تایبەتی هەیە و چارەسەرکەرێکی مامناوەندیشی لەسەرکەی کۆمپانیای سنابدراگۆنە و ژیری دەستکردێکی ناوازەشی تەیە و ئەم مۆبایلە بۆ ڕامی 12 گیگابایت و 14 گیگابایت ڕامی زیادکراوی تر بەمەش دەبێتە 26 گیگابایت ڕام و بیرگەی 512 گیگابایت ڕام بە نرخی 605,500 ناری عراقی بە گرنتی فەرمی کۆمپانیای ڕێلمی بۆ بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان بەردەستە بۆ فرۆشتن و ئێوەش دەتوانن ئەم مۆبایلە بە پێی خواست و بە پێی ئەو تایبەتمەندیانەی کە ئێمە باسمان کرد دەتوانن ئەگەر ئارزوتان کرد بیکڕن و شتێکی ناوازەی و ئێمە چەندین ڕۆژە ئازموونی دەکەین و لە ڕووی گشت ئەو تایبەتمەندیانی هەیەی ئێمە دەتوانم بڵێم ڕامان لێ و شتێکی تایبەتە لە تا ئەو نرخی هەیەی نرخەکەشی زۆر بەرز نییە و ئێمە زۆر سپاسی کۆمپانیای ڕێلمی دەکەین کەم بەرهەمەی بۆ ستافی تێک پلەزنات و ماوەی چەندین ڕۆژە لەلایەمێ ئێمە ئازموونمان کردووە تەواوی سەرنجوو تێبینەکانی خۆشمان و ئەو دۆخانەی کە پێمان تاقی کرد بۆ تێستمان کردبوو بۆ خۆشەویست خسمانە ڕۆ ئەوەی دەمێنێتەوە تەنها ئەوەیە کە ئێوە سبسکرایب چەناڵەکەمان بکەن و هەروە لایک و شێری ڤیدیۆکانتان لەبیر نەچێت بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت واگە بینێرێکی نوێشی زەنگوڵەکە چالاکە بۆی لە کاتی نانانی ڤیدیۆنێ ئاگەنامە چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بگات. هیچمان نەماوە بۆ گوتن تا ڤیدیۆی داهاتوو خوا گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.